بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله. بحق الإسلام هاتوا بو جلب مصالح دفع المفاسد. إسلام هاتوا بو هشتشتي شاك بيني هشتشتي خراب لايدا، وإسلام بو باراستني بنشتي رئيسي جاني إنسان هاتوا يك أقلوانا باراستني وشو نسله ممارسي جنسي لرقاي بشرعية تكتشوني وصلو نتشيه ويكك لنشان خراپەکانی ڕۆژی قیامەت کە ئەولادی زینا زۆر دەبێت لەبەرچی لەبەرەوەی کە ممارەسەی غیرە شەرعی زۆر دەبێت. بۆی خوای میهرەبان لە سوورەتی نوردا زۆر بە جوانی ئاماژەی پێکردو دەفەرمێت وقل للمؤمنات يغضضن من أبصارهن. حتى وشكان بيتكاني خوای میهرەبان ئەوەندە بە قورسی بەکاری هێناون لەبەر گەورەی و قورسی ئەو تاوانە گەورەیە. دەفەرمێت وقل للمؤمنين بلا با إيمان داران يغضضن من أبصارهن بإيمان داران بلا واني إيمان داران شاوي خوان دابقرن ويحفظن فروجهن وداويني خوان بباريزن ذلك أزكى له أو باشتر بوان إن الله خبير بما يصنعون. لبري خوي مهربان بس لو شوني قرآن ده أو آيات بوجريهاتو إن الله خبير بما يصنعون. خوي مهربان خوي جورا خبير شارزاترا بدروس كراوكاني كواتا خوای میهرەبان دەزانێت چ شتێک لە نێو خانەکانی مێشکی مرۆڤدا، چونکە نەزەرکردن هەروەکو چۆن تلیاک و مادەی جگەرەکێشان و شتی خراپ مێشکی ئینسان تێک دەدەن، نەزەرکردنیش بە هەمان شێوە و ممارەسەی جنسی و تەماشاکردنی فلیمی ئیباعی بە هەمان شێوە مێشکی ئینسانی خراپ دەکەن. بۆیە خوای میهرەبان دەفەرمێت خوا ئاگادارە بەوەی کە مرۆڤی لە چی دروست کردووە. بۆیە بەڕاستی ئینسان زۆر پێویستە خۆی بپارێزێ لەم جۆرە تاوانانە، چونکە پێغەمبەری خوا عەلەیهی سەلاتو وەسەلام دەفەرمێت النەظرەة سەهم مسموم من سهام الإبلیس. نەظەرکردن تێڕوانین بۆ ئافرەت تیرێکە لە تیرە ژەهراویەکانی شەیتان. بۆیە ئینسان بۆ خۆ پاراستن لەو کاری حەقیقەتەن پێویستە دوورکەوێتەوە لە هەموو ئەو وسایلانەی کە ئینسان دەبن بۆ جۆرە کارە خراپانە. یەکێک لەوانە برادری خراپە، چونکە پێغەمبەری خوا عەلەیهی سەلاتو وەسەلام دەفەرمێت المرء على دين خليلي فلينظر مما يخالي. إنسان لسر ديني رفيقكيتي بعد ما شاكا بزاني شي رفيقيتي، شنك إنسان لقل شي هل سكوت كات هل سكوت تصرفاتي أجورة كسدقرد لدهاتو ده كواتا إنسان أقل لقل شاكا كاران دا بيت خوي شاكا كاران دقرد پنا بخوا لقل خراب كاران دا بيت خوي خراب كاران دقرد. بوي جاعيس رحمة إخوائي اللي بدا فرميت لەگەڵ زانایان دابم بەردام بکێشمەوە زۆر پێم خۆشترە بۆ خۆم بۆ دنیا و قیامەتم وەک لەگەڵ نەزانان دابم خەریکی ئەلواخ خواردن و شیرەمەری خواردن بم. کەواتە ئینسانی خراپ هۆکارێکە بۆی کە مرۆڤ بەرەو خراپە بەرن، بەتایبەتی ئەم جۆرە کارە، چونکە ئەم جۆرە کارە یەکەم جار لە چێو دروست دەبێت؟ لە فکرکردنەوە دروست دەبێت. ئەگە ئینسان فکری خراپی ڕۆیی ئەو جار نەزەری بۆ دروست دەبێت، کە نەزەری خراپی بۆ ڕۆیی ئەو جار خودخوتەی بۆ دروست دەبێت لە دڵدا کە هەنگاو بنێت وردە هەنگاو دەنێ بە دەستلێدان بە نزیکبوونەوەی بە قسەکردنی هەتا وای لێ دێت پەنا بەخوا تووشی و کاری خراپە دەبێت. ئەمە بەڕاستی هۆکارێکە بۆ تێکچوونی کۆمەلگا، هۆکارێکە بۆی کە وەچە و نەسل تێکچێ کە خوای میهرەبان فەرمانی پێکردو ئیسلامی ناردوو بۆی کە ئەوە بپارێزرێت. بۆیە خاڵێکی زۆر خراپیش کە دایکان و باوکانمان بە گچکە تەماشای منداڵەکانمان دەکەن. یعنی منداڵ دەبێت بە 15 ساڵ پێی وایە منداڵ دەبێت بە 16 ساڵ دەبێتە 20 ساڵ 21 ساڵ دەڵێ منداڵە. لە کاتێکدا کە گەیشتە ئەو سنە سنی ڕوشدا سنی بالغبوون و تێگەیشتن و عەقڵ کامل بوونە، حەقیقەتەن دەبێت ئینسان چاک و خراپی خۆی بزانێت. بۆیە لەو کاتەوە ئینسان هەچی بکات لەسەری دەنووسرێت. منداڵەکانمان نابێت بە خراپ ببین، نابێت بە گشکە ببین، دەبێت بە گەورە تەماشاکەین. وسامە ڕەحمەتی ڕزای خوای لێ بێت تەمەنی 15 ساڵ بوو، قائیدی گەورەترین جێیش بوو پێغەمبەری خوا داینابوو عەلەیهی سەلاتو وەسەلام. لە کاتێکدا ئەبوو بەکر و عمر ڕضای خوان لێ بێ لە ژێردەستی ئەودا بوون کەچی لای ئێمەش پێیان وایە منداڵ بێت 15 ساڵ دەڵێن وەڵڵای ئێستا منداڵە. وەڵڵی ئێستا مرۆڤ کاتێک کە پارەی پێ نەبێ و بچێت برسی بێ و بچێت بەرامبەر بە خواردنی خۆشدانیشێ و دەمی پێی نەگات، ئایا مەکارێکی عەقڵانەی کردووە؟ یعنی مرۆڤ برسی بێت پارەی خواردنی پێ نەبێ بچێت بەرامبەر بە خۆشترین خواردن دانیشێت، ئەمە زیاتر برسی دەکە حەقیقەتەن. و ئەو جۆرە کارانەی کە مرۆڤ دەستی پێی ناگات لە ڕێگەی شەرعەوە پێویستە ئینسان خۆی لێ بەدوور بگرێتەوەی کە شتێک بەکاربێنێت کە بێتە مایەی مروژاندنی جنس.
ئەمانە هۆکارن بۆی کە ئینسان زیاتر بەرەو خراپە بەرن، چونکە ئەم تەلەفۆنی کە ئێمە هەر یەکێک لە دەستماندایە لە ڕوانگەی شەرعەوە ئەگەر بێت و هەر یەکێک لە ئێمە نەزانێت چۆن بەکاری دێنێت حرامە بەکاری بێنێت، چونکە ئەمە حقیقەتەن چۆن لایانی سلبی لایانی ئیجابی هەیە، لایانی سلبیشی گەلێک زۆرە، بۆیە ئەگەر نەمازانی لە بواری ئیجابیدا بەکاربێنین لە بواری سلبیدا حرامە بەکاربێنین. بۆیە ئێمە لە سەردەمی فتنەداین، لە سەردەمی ئاشوب و ئاژاوەداین، لە سەردەمی ئەوەداین کە فتنە دەبارن. بۆیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام دەفەرمێت ئێمە ئومەتەکە دەکەوێتە سەردەمێک هیچ کەسێک لە تاکەکانی ئومەت نامێنێت ئیلا یعنی بەشێک لەو فتنەیە توش هەر دەبێت. مرۆڤ بۆ خۆپارێزی لەم کارانە ئەو وسائلانە بەکارنێنن کە دەبێتە مای وروژاندنی لایەنی شەهوەتی، چونکە ئەمە زۆر خراپە، دامرکاندنەوەی خراپە. و پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام دەفەرمێت یا مەحشەرە الشەبابی، ئەی کۆمەڵی گەنجان، من استطاع منکم الباءة فليتزوج، هەر یەکێک لە ئێوە لە تواناییدایە ژن بێنێ با ژن بێنێت، فإنه أغض للبصر وأحسن للفرج، لەبەرەوەی ئەمە چاوتان دادەگرێت لە خراپە و داوێنتان دەپارێزێت لە کاری فاحیشە. ئەگەر نەتانتوانی بەڕۆژوو بن فإنه له وجا، لەبەرەوەی ڕۆژوگرتن دەبێتە مایەی پارێزگاریتان لەم کارە خراپە نەکەونە نێو ئەم کارە خراپەوە. بەڵام ئێمە نەک ئەو کارە ناکەین، گەنجانمان نەک ئەو کارە ناکەن کە چی تەماشا دەکەین ئەو وەسائلانە بەکاردێنن کە دەبێتە مای وروژاندنی شەهوەتیان، کەمە زۆر خراپە، ئەمە ڕێگایەکە بۆ پاڵنانیان بۆ کارە خراپە. پێویستە هەمومان هەر یەکێک لە ئێمە خۆی بپارێزێت و دایک و باوکان بەڕاستی حقیقەتەن زۆر زۆر زەرورە ئاگاداری منداڵەکانیان بن، زۆر زۆر زەرورە کە یعنی چاودێری منداڵەکانیان بکەن و زۆر زۆر منداڵەکانیان بە گەورە ببینن، بە گشتکە نەیان بینن و زۆر زەرورە منداڵەکان کە گەیشتە ئەو تەمەنە ئەگەر هەستی کرد پێویستی بەژنەژنی بۆ بێنێت، پێی وانە بێ منداڵە، چونکە ژنهێنان باشترین هۆکارە بۆ تخۆن نەکەوتن و بۆ خۆپارێزی لەم کارە خراپە. بڵاوبوونەوەی کاری فاحیشە هۆکارێکە بۆی غەزەبی خوا داببارێت. لە سەردەمی پێغەمبەر موسادا عەلەیهی سەلاتو وەسەلام ئەو قەومێکە بوون یان نجاتی پێغەمبەر موسایان دەکرد، چون باعوری ئەو کابرا کە خواناز بوو ناوی عەظەمی خوای میهرەبانی دەزانی، هەر دوعایش کرد بە خوا لێی قبوڵ دەکرد، چون بۆ لای گوتیان چی بکەین بۆی بەسەر قەومی موسادا سەرکەوین. ئەو دوای هەموو هۆکارەکان خوتەیەکی بۆ دانان، گوتی بڕۆن ئافرەتەکانتان بچن خۆیان بڕازێنەوە بە ناو قەومی موسا بۆ ئەوەی قەومی موسا تووشی فاحیشە بێت کە توش بوون ئێوە دەتوان زاڵ بن بەسەریاندا. یعنی زۆربوونی فاحیشە مای غەزەبی خوایە، مای دابارینی غەزەبە، مای تێکچوونی کۆمەڵگایە، مای تێکچوونی وەسە و نەچلە کە ئینسان داک و بابی خۆی ناناسێت. لەو وڵاتە گەلێک زۆرە، یعنی زۆری خەڵکی دایکی خۆی ناناسێت، لەبەرەوەی دایکی پەنا بەخوا نازانێت لە مەیخانەیەک چی کردووە و دوای منداڵی دەبێت لە خستخانە بەجێ دەڵێت، باوکی خۆی ناناسێت ئەگەر دایکی خۆی بناسێت. کەمە مای تێکچوونی وەسلا، مای تێکچوونی کۆمەڵگایە، مای دابارینی غەزەبی خوایە بۆ سەر کۆمەلگا، بەڕاستی و کۆمەلگای لە بەرێک هەڵدۆشێت. حقیقەتەن خۆشەویستی و حب و سۆز نامێنێت لەنێو کۆمەلگادا، لەبەرەوەی کە کابرا نەزانێت داکی چیە، نەزانێت پوری چیە، نەزانێت خاڵی چیە، نەزانێت برای چیە، نەزانێت خوشکی چیە. خۆشەویستی چۆن دروست دەبێت؟ خۆشەویستی بۆ چی هەبێت؟ کەواتە خۆشەویستی لە نێو تاکەکانی ئەو کۆمەلگادا نامێنێت، لەبەرچی لەبەرەوەی ئەو خەڵکان یەکتر ناناسن، لەبەرەوەی کە ئەولادی فاحیشن. پەنا بخوا خوا بمان پارێزی، شتێکی زۆر خراپە. خوا گەنجەکانمان پارێزی یا رب. وڵی باشترین شتێکی ئینسان لەو حاڵەتاندا تووشی دەبێت پەنا بخوا ئینسان ئەگەر هەستی کرد کەوتوتە نێو تاوان، لا مەلجەء ولا منجەء منکە ئیلا ئیلەیک، هیچ پەناگەیەک و هیچ شوێنێک نییە خۆی پەنا پێ بدا ئیلا گەڕانەوە نەبێ بۆ لای خوا. یعنی گەڕانەوە بۆ لای خوا، ئیستیغفاری زۆر کردن، خوای میهرەبان لە هەموو تاوانی خۆش دەبێت. خوای میهرەبان فەرمێ قل لعبادی الذین ئەسرفوا علی ئەنفسهم، بڵێ بە بەندەکانم کە ئەوانەی سنووری خوان بەزاندووە کە تووشی خراپە و ڕۆچنە لە کاری خراپدا، لا تقنطوا من رحمة الله، بێ ئومێد نەبن لە ڕەحمەتی خوا. إن الله يغفر الذنوب جميعا، خوا لە هەموو تاوانی خۆش دەبێت، خوای میهرەبان لە هەموو تاوانەکان خۆش دەبێت. إن الله لا يغفر أن يشرك به شيئا ويغفر ما دون ذلك لمن يشاء. خوای میهرەبان دەفەرمێ بەڕاستی خۆیان لە شیرک و کوفر خۆش نابێت و لە غەیری ئێوە ئەگەر خوای گەورە حەزی کرد لێ خۆش دەبێت. باشترین شتێک کە ئینسان پەنا بەخوا تووشی کاری خراپە بوو تۆ بەبکا و بگەڕێتەوە بەلای خوا. پێغەمبەری خوا عەلەیهی سەلاتو وەسەلام دەفەرمێ اتق الله حيثما كنتم وأتبع السيئة حسنة تمحوها وخالق الناس بخلق حسن. لخوا بترسن لهر كاتو ساتو شوينيك بون،
کە تووشی هەر خراپە و غەڵەتێک بوون چاکە بکە بە دوایدا لەبەرەوەی چاکە کە خراپەکە ڕەش دەکاتەوە و ئەگەر کەسێک تەوبە بکات خوا ئەوەندە بەڕەحمە خوای مێرەبان دەفەرمێ یوبەدل الله السەیئات الحەسەنات خوا خراپەکانی بۆ دەگۆڕێ بە چاکە خوا لەو خۆشتر هەیە لەو مژدە خۆشتر هەیە باشترین هۆکار گەڕانەوەی بۆ لای خوا باشترین هۆکار تەوبەکردنە يعني يا أيها الذين آمنوا توبوا إلى الله توبة نصوحا أي إيمان دارا ما دام إيمان داري ما دام إنسان هز دكات كتاواني كردوا نشاني إيمانيتي حقيقة ما دام هز دكات كخرابيش كردوا نشاني إيمانيتي چونك إنساني بيدين كاتك توبة دكا وكم مشوليك بلاي لوتي دابي حر بلاي وقريقنيا والله إنساني إيمان دار كاتك غلطتك دكات وشي غلطتك دبيت وان دقوريه بلاي وادزاني تشيك بسيدا دروخين بويا حسکردن بە تاوان نیشانی ئیمانداری ئەو کەسیە گەڕانەوە بۆ لای خوا خوای میهرەبان دەفەرمێ ئەی ئەوانەی ئیمانتان هێناوە توبوا إلى الله تەوبە بکەن گەڕنە بۆ لای خوا تەوبەتەن نەسوحا تەوبەیەکی چاک ڕاسیخ ڕاستگۆیانە سەرڕاستانە خواویستانە خوای میهرەبان لە هەموو تاوانێک خۆش دەبێ بە ئومێدی خوا بۆیە باشترین کار ئەوەیە کە ئینسان بەڕاستی پەنا بەخوا ئەگەر توش بوو تەوبە بکات و ئیستیغفار بکات لە بینی خۆی خوادا و ئەو تاوانی کە کردوێتی لە لای خەڵک باسی نەکا بە هیچ شێوێک إن الله لا يحب الجهر بالسوء خواهي مهربان دفرمي خواه أو تاواناني خوش ناوي زور القيلو كسانيه كاتي خرابيك دكا دچي الله خلق باسي دكا أتو تاوانيك دكي لبين خوتو خواه أقر توبه بكي لاني خواه لتخوش بي بلام كأشكرات كير خواهي مهربان تورد بلاني لتخوش نبت بوي واتشا كإنسان كتوب أقر تاواني كير باز نكا الله خلشي توبه بكاتو بقرتو بلا إخواه وميدو خواهي مهربان لي خوش بي خواه لهم من خوش بي کاناڵی BK4 کورد لە هەر کوێ بێ کاناڵی BK4 لەوەیە کاناڵی BK4